کاتی کە شەڕی ناوخۆ بوو من بەرپرسی بازگەکەی شاوێز بوو. من ئەو ڕۆژێک لەوێ نەبووم، کێشەیەک دروست بوو، شەڕەکە ئەوەندە تیر و تۆخ نەبوو تا ئەو کاتی. کێشەیەک دروست بوو، دووسێ پەرلەمانتاری پارتی گیرا بوون، لە فەرەنسا حەریری ڕەحمەتی درابوو. مامزەلال دیار بوو هەموو ئەو بەرپرسانی کە لەوێ عەسکەری بوون کۆی کردبوونەوە لە بارەگاکەی خۆی لێرە لە هەولێر ئەو شوێنی ئێستا کاکنیچیە. بە دوام نیشیان دانارد، من بینیم ینی کە هەمووی ڕێز کردوونە لە بەرامبەری خۆی، خۆشی لە پشمێزەکە دانیشتووە. قەت بە حیات و ژیانی خۆم مامزەلالم وا بە تووڕەبوونەوە نەبینی بوو. بە منی گوت وەرە دانیشە، چکە زانێ من لەوێ لە حەدەسەکە نەبوومە. من دانیشم بە تووڕەبوونەکەی ئەوە بوو قاویان بۆ هینام نەوێران بیخۆمەوە. ئەوەندە ینی مشتر خۆف نوێنیشت کە بوو لە هەجە توندا زۆر بەتوندی زۆر ینی شتوان هەتا گەیشتە جنێو قورئانێکی لە پشت بوو، لە پشتەوە دەستی لە قورئانەکەیدا ئەو هاتان لێ دەکەم ئەو هاتان لێ دەکەم، ینی زۆر تووڕە بوو مامزەلال. منیشە بیرم کردو جوان ئیتر دوای ئەوانی هەموو گرت، هەمووی گرتن. پاشەوەی کە زۆر لیان تونند و تووڕە بوو هەمووی گرتن بردنیە زیندان. ئەو کاتی هاشمی مام عەلی ڕەحمەتی ئامیلیوای سکرتاریەت بوو، گوتی هاشم هەمویان ببە زیندان، هەمووان بتۆپێنە، یعنی بەو لەهزەیە زۆر تووڕە بوو. مامزەلال چکە پیاوێک بوو حەزی نەدەکرد ینی شت تەسعید بی و شتەکان لەلای ئێمەوە دەست پێشخەر بن بۆ کاری نابەجێ و کاری خراپ و ئەوانە، حەزی دەکرد هەموو ئیشەکان بە هێوری چارەسەر بکردنەوە. زۆر تووڕە بوو.